لە تەوەری یەکەمدا وەکو پێشتر ئاماژەمان پێکرد باز لە غودە دەکەین زانین نەخۆشی غودە چی و نیشانەکانی چین بۆ مەبەستش میوانداری زۆر بەڕێز دکتۆر نزار محەدین ئەحمەد پسپۆری نەخۆشەکانی هەنا و دڵ و سنگ و غودە و شەکرەمان کردووە. زۆر بەخێر بێ دکتۆر. بەخێربی کاکتۆر جان. دکتۆر ئەمەوێت پێناسەیەکی غودەمان بۆ بکەین زانین نەخۆشی غودە چییە و جۆرەکانی چییە؟ بەڵێ با یەکەم جار باش شتێک با بڵێین غودە چی بۆی خەڵک بزانێت غودەی دەرەقی چییە. ئەمە غودەی دەرەقی کە پێوتە ثایروید گلاند ئەمە كلمة هنا إغريقية يعني شكل شيء هي شكل شيء قلقاني هي هلا كوتو تبشي بيشوي مل أما كالسر ثايرويد كارتليج ك هنا بيت وستاوا يشي أم هرمون أم هنا بديتي دراني دو هرمون كوا هرمون كان الشامبيوت تي 3 ترايدو ثايرونين لقل ثايروكسين تي 4 أما زيادة كنترول كلا مشكا جێر مشکڕژێن مان هەیە کەواچی دەرایات هۆرمۆنچکە پێوتێتی ESS خەڵک زۆربەی مان نازانێ بۆ ئەمێ حەزەکەم باسی بکەم. بەڵێ ئەم هۆرمۆنانە زیاتر کارەکەنە سەرەوەی کەوا هۆرمۆنی ثایروید کە دەرەچێت کە T3 و T4 ئیشی ئەم هۆرمۆنانە بریتە لە دوو شتی گەورە. یەکەم لە مناڵە گەشەکردنی مێشک و ئێسقان و شتانی لەشی کە گەوردە و دەگەورا بێ. دووەم شتیش بریتە لەوەی کەوا هەچی میتابۆلیزمی لێشە بەهۆی ئەم هۆرمۆنانە ڕواایە کە لە ئۆدەی ثایرۆید دەرەهێرێت کەواتە هەموو ئیشەکانی لەش ئەگەر ثایرۆید نەبێت ئەوسا ئەمانە ئیشەکان میتابۆلیزم لە لەشا ڕوونایەت و ئینسانەکەش گەورە نابێت. بەڵێ کاکتۆر غودە بەس ئەوەی کە جەنابەت باسی کرد بەس لە مل و لە پێشەوەی ملا هەیە لە دەستی مرۆڤ بەڵێ یان لە شوێنی دیکەشە هەیە. غوداخرەمە بەس غودەی دەرەقی بازەکەن غودەی دەرەقی هەر لە پێشەوە ملا هەیە کە لە دوو لا پێگاتوە لای چەپ و لای ڕاست لە ناوەڕاشە پارچەکەی تا پێێت سمەسکەمە غودەکەی ئەو دوو هۆرمۆنە دەرەکەوتم T4 و T3 ئەمایش کەواتە کاتێک تووشی گرفتێکی تەندروستیە بێت ئەو دوو هۆرمۆنی جەنابەت ئاماژەت پێکرد ئەنجا ئەوترێ ئەمە نەخۆشی غودەی گرتووە. ئەو هۆکارانە چین ینی بەهۆی چیەوە غودە تووشی گرفتی تەندروستیە بێت. خۆی ئێمە مشکلەکەمان لە چیایەوە کوتم ئەو غودەیە لە دوو شێوە نەخۆشی ئەگرێت. نەخۆشییان بریتە لە حەجمەکەی کە گەورە ئەبێت کە پێوترێت گۆیتەر خەڵگەنازان حەجمەکەی گەورە بێت ئەمە هەر گەورە بێت و ئەتیادی هۆرمۆنەکان هیچی لێ نایە. نەخۆشی دووەم بریتە لە گۆڕان لە هۆرمۆنەکان کە یا زیای دەرایە یا کەم دەرایات تێگە چۆن چونکە ئێمە هۆرمۆنانە کە دەرەهێنن ئەم هۆرمۆنە پێکاتەیەکی چانە پێکەتەی ئایۆدینی تایە کە ئەچێتە ناو لەگەڵ ئەمینۆ ئەسیدێکە گرێت و ئەبێتە دروستبوونی هۆرمۆنە. ئەگەر هۆرمۆنە دروست نەبوو ئەوە بێتە هۆی نەخۆشی کەمدەرانی غودە یاخود پێوتێ خمولە غودە دەرەقیە. بەڵام ئەگەر هاتوو زیاتر دروست بوو ئەبێتە هۆی تەسەمۆ کە پێوتێ ثایرۆتۆکسکۆسس یاخود غودەی سام کە خەڵک پێڵێت ئەمە لە هۆرمۆنەکانایە. بەڵام وتم لە حەجمەکانیشمانەیە حەجمەکان جارە حەجم گەورە بێت حەجمەکان گەورە بێت گەورەبوونش بە شێوەی هەمووی گەورە بێت کە پێوتێ دیفیوز گۆیتەر یا لەوانەیە گرێ بێت گرێ چەند گرێ بێت پێوتێ مەڵتینۆدوێل گۆیتەر یا لەوانەیە یەک گرێ بێت ئەو گرێژ لەوانەیە زۆربەی گرێکان کە تەنها بێت لەوانەیە زۆربەی سەرەتانی بن. باشە دکتۆر ئەو گەورەبوونی غودەکان هیچ مەترسێکی هەیە بۆ سەر تەندروستی کەسەکە یا لە چ کاتێکا بێتە هۆی مەترسی؟ بەڵێ ئەو کاتێک کە تۆ ئەگەر هاتوو غودەی دەرەقەکەت ئاوسا بوو طبیعی هەیە زۆربەی لە ئەفرەتای خاستن کەوا غودەکە لە دەوری عمری 15 ساڵ بۆ 25 ساڵ 30 ساڵ ئاوسێت هەمووی ئاوسێ کە ئاوسا بەس هۆرمۆنەکانت طبیعیە مادەم طبیعە و هیچ مشکلەیەکی نییە. خاصن لای خۆمان زۆرە پێوتێ سیمپل گۆیتەر طبیعی زۆرەی ئەفرەت هەیەتی خاصن بێم ئەویش بەهۆی نەقسی ئایۆدینەوە ڕۆایەت تۆزی ئاوسێت. بەڵام ئەگەر هاتوو گرێ بوو لەوانەیە ئەوە تۆزێک مشکلەی تیابێت یەکێ لەو گریانە لەوانەیە زیاتر دەرات خوانەخواستە مەسەن شتیکەی بێت لەبەوە بێ فحوساتی بۆ بکرێت یا ئەگەر هاتوو هۆرمۆنەکان کەمی کردویان زیایی کرد لەگەڵ ئاوسانەکە ئەوە ئەوسا هەر بە نەخۆشی دانێت و مهم ئەبێ بژیرێت دوشتانە. باش کاکتۆر ئەوەی جەنابەت فەرموو زۆر جار لە ئافرەتانە بینیمانە ئەم گەردنەی ملی با بڵێین خڕ ئەبێ و بڵی ئاوسێ ئەمە فەرموود مەترسێکی وای نییە ئەگەر بەس ئەمە چارەسەری هەیە؟ چارەسەرەکەی چییە؟ مشکلەی نییە زۆر جارێ لە دوای سگ لەوانەیە ئەگەر ئافرەتەکە چییە بێمانە دوای سگ لەوانەیە گەورەتر بێت. ئەمە چارەسەرەکەی هەر ئەوەیە کەوا هەنی حەبێکیەیە بۆی ئەو غودەیە گەورەتر نەبێت و لەوانەیە ئەو حەبە بچکۆلەی کاتەوە. بەڵام هیچ زەرەرێکی نییە چونکە زەرەرەکەی چییە؟ زۆر جارێ غودەکە ئەگەر زەرەرەکەی بەیەکەم کارەکات سەر خوددانی خواردن کە خواردنە خۆی ناڕەحەت دەکات دوم لەوانەیە دەنگ بگۆڕێت لەوانەیە تەنگەنەفەست کە زۆر جارێ پێوتێ ڕیترۆسێنەڵ ئەکستێنشن چۆتە ناو پشتی سنگە کۆڵەوە
سەرێکی تەنگنفەس دەکا ئەو حاڵەتانە خەتەرە بەڵام ئەو نەخۆشێکەوە وتمان زۆر گەورە نیە و ئافرەت ئەتیادی و هۆرمۆنەکانشی تەبیعیە هیچ مشکلەیەکی قەت بۆتە هۆی خنکانی کەسێک ئەگەر زۆر گەورە بێت خاستە ناوانەی کەوا وەکوتم ئەچێتە ناو سنگیشەوە خۆی لە ملە گەورە بێتێتە سنگەوە زۆر جازەخت خاستە بۆری هەوا لاوانەیە بێت هۆی خنکان نوشت بەڵێ زۆر باشە دکتۆر نەخۆشی غودا زیاتر تووشی کام ڕەگەز ئەبێت و لە کام تەمەنیشدا زۆرتر بەڵێ خۆی بە عامەتەن وەری بە عامەتەن نەخۆشی هۆرمۆنیەکان هەمووی زۆربەی لە ئافرەتە زیاترە وەک لە پیاو مەسەن بۆ نەوەی غودەی جەناب دەفەرموویت غودەی سامانەیە کە ئەگەر دە نەخۆش بێنی نۆ نەخۆشی ئافرەتە نەخۆشی پیاوە نەخۆشی کەم دەرانی غودەکە پێوتی هایپۆتایرۆیدزم خمول یاخود نەقسی غودەی دەرەقی لە ئافرەتیشە 5 نەخۆشە بێت 1 نەخۆش پیاوە یعنی کەواتە زۆربەی لە ئافرەتە زیاترە وەک لە پیاو ڕەگەزیشی باس کرد لە کام عفو تەمەن لە تەمەنەکە تەمەنەکان وەکو تەمەنەکان ناتوانین دیاریکەی بڵە شتێک بەڵام ئەوانەی تەمەنەکانی زۆربەی لە عمری کەمە مەسەن بۆ نمونە لە 15 بۆ 25 بۆ 30 جاری وایە لە 35 بۆ 50 طبیعی ئەمانە غودەکان مەسەن غودەیەکی طبیعیە بەڵام زیاتر ئێمە غودەکانمان ئەوانەی کە خەتەرن مثلا غودەی سەرەتانی سەرەتانی نەکسام سەرەتانی ئەوانە لە دوای 50 ساڵی و ئەوانە ڕوایەکاتە 6 ساڵی 7 ساڵی و غودەی ساممان هەیە کە غودەی سام زیاتر لە عمرێکی گەنجە ڕوایەت ئەمانە خەتەر نین بەڵام بەبێ عیلاجیان بیتین بەڵام ئەوانەی کە وتم سەرەتانی زیاتر لە عمری پیرە ڕوایەت و پێویست بەوە کە زوو فریای کەیت و عیلاجی بکەینەوە وەکو بڵاو بێتەوە بۆ شوێنیکە باش ئەوەی کە ئوترێ غودەی تەمەڵ و غودەی هار ئەوەیە کە جەنابەت فەرموود غودەی تەمەڵەوەی کە کەم ڕژەنەکە هار ئەوەیە کە زیاتر با بڵێن هەرەوەیە کە پێڵێن سامی پێڵان زۆربەی تەسەموم یعنی ژەهرایی بوون ئەو غودەیە کە زۆر دەرایەت بەڵێ باش بەعام نیشانەکانی هەر یەک لە غودەی تەمەڵ یا غودەی هار چییە؟ بەڵێ ئەوانەی کە غودەی سامیان هەیە کە ئەڵێن غودەی هار جەناب دەفەرموویت زیاتر ئەمانە نەخۆشانە دڵیان پەلەپەلەکادا کارەکە سەر هەموو سیستەمەکانی لەش بۆ نمونە کارەکە سەر دڵ ئەبێت تۆی دڵ پەلەپەلی جاری وایە نەبزی ناڕێگە بێت جاری وایە تووشی عەزی دڵیەکە ئەمە کارەکاتە سەر لەرزین دایما نەخۆشە لەرزینی هەیە عارەقکردنەوەیکی زۆر بەڵێ خواردنی زۆرە ئەنجا دوو نەخۆشیمانێک کە زۆر گرنگە نەخۆشەکە خواردنی زۆرە خوات و زەعیفە بێت یەکێ لەوانە غودەی سامە یەکیان شەکرەیە ئەنجا غودەی سامەکە زیاترەوەی کە وتم زیاتر نان زۆرە خوات طبیعی بەڵام وردە وەزنی هەر دابەزەیە لەوانەیە وەزنی طبیعی بێ بەڵام خواردنیشی زۆرە ئەمە کارکە سەر مەسەن جوڵی ڕخۆڵە زیاکە زۆر جار زوو سەراوکردنەوەمانێ ئەبێت جاری وایە وکوتمان نفسیان لەوانە وکوتم نفسیان بێتاقەتیەکە کارکە سەر دەمارینی کۆندامی دەمار یعنی ئەمانە وەکوتم لەرزینە ئاڕەکردنەوەی دڵ پەلەپەلیە ئەمانە زیاتر شەکەتی و ماندووبوون شەکەت و ماندووبوون بەڵێ بەتەکید جاری کارکە سەر زۆفی جنسی کارگا سەر چاو جاری وایە مەسەلەن دەرێ پەڕێنە کە پێوتێ ئەکسۆفالمەس سێکە نەخۆشکە چاوی دەرپەڕێت لە دوورە زۆر جار نەخۆشکە بین یەکسەرزانیکەوە غودەی سامی هەیە ئەمانە کارگا سەر پێست سەر هەڵوەرینی مو ئەمانە هەمووی کاریگەری ئەمە لەسەر غودەی سام و لە ئافرەتە زیاتر لە ئافرەتە غودەی سام کارەکە سەویکەوە ئەو نەخۆشە مناڵی نابێت عادەی شەهری مەسەلەن 4-5 مانگ جارێکە بێت بەڵێ ئەمانەوەی کاریگەرە کە بڵین لە غودەی سام بەڵامەوەی کامانە مەسەن بۆ منە غودەی کەم دەرانی غودەیە خمول زیاتر عکسیەوانەیە سەیرەکەیت دایمە دڵی خاوە بێتەوە بە عکسەوە بەڵێ دایمە خەوتووە ئەوەی کوتمان لە غودەی ساما زیاتر دایمە هێنە بڵێن بە خەبەرە خەوی لێ ناکەوێت بەڵام لە غودەی سام کە خمولی غودەیە سەرەکەی دایمە خەویە قەڵەوە برۆی هەڵەوەرێت مۆکانی مثل خەشوشتی هەڵەوەرێت لە ئافرەتە زیاتر لەوە چێت بە بە مانگی جارێ 2-3 جار عادەیە بێت قەبزە بێ دایمە ئەم شتانی کە وتمان عکسی یەکترین تقریبا ڕوایەت پێستی لەوانەیە مەسەن وشک بێتەوە هەچ کەسێ زۆر خەڵە ترسێکە غودەی هەیە بەتەچیدی چکە وتمان خۆی غودەی دوو ئیشی گەورە هەیە ئیشیان گەشەکردن و گەورە بوون دومیان میتابۆلیزم جوڵە ساگەری هەریەش لێمە غودەمان کەم بێ یا کەم دەراسەیەکە ناتوانانی بجوڵی ناتوانانی بڕۆیت زۆربەی جارەیە تووشی عەزی دڵت دەکا وەکوتمان ئەوانەوەی کاریگەریەتی کاریگەری لەسەر چالاکیەکانی ڕۆژانەت بەگشتی لەسەر هەموو سیستەمەکانی لەشێ بەڵێ زۆر باشە پشکنینەکان چۆنن بۆ ئەو کەسانی کە تووشی خۆنەخۆشی خۆت دەبڵێن خۆی ئێمە پشکنین کە ئێستا ئەکرێوە لە دەرەوە بڵێن 3 هۆرمۆنە ئەکرێت غودەکانی خۆی کە هەیە T3 و T4 و غودەیەکی ژێرمێشیشمانەیە کە پێوتێتی ACS بۆ نەخۆشیەکەین ئەمانە طبعا ئەگەر هاتوو لە ئەوانەی کە غودەی سامیان هەیە زیاتر
غودەکان زیاکەن هەردووچی وەتی ئێسێچەکەشیان کەمەکە زۆر کەمەکە چکە کەمتر دەرەات بەعکسەوەی کە غودەی دەرەقی خمولیانێکە ئیژناکە غودەکان کەمەکە خاصن تیفۆر تیتری مشکلەمان نابێت هیچ پێویست ناکە فاستیشی بکەین تیفۆری بۆکەی کەوا سێرەکەی کەمەکە بەڵام لە TSH بەعکسەوە TSHەکەی زۆر زۆر بۆ چکۆ ژێرمێشکەڕژێن هۆرمۆن دەریا بووی کە زیاتر دەرا و پێی دەرناهرێت جاری وایە ئەو نەخۆشە لەوانەیە شەر نییە هەر غودەی ساممان هەبێ بڵێن یا غودەی دەرەقی جارەوە گوتم گرێگرێمانە جارە زۆربەی ئافرەتێ مەسەن گرێشیەیە یا چەند گرەیەکە ئەمە ئەشعی تەنوریمانەیە کە ساینتۆگرافی بۆ یەکەیت بزانانی ئەو گریانە کامەی غودەی پێوتە سارد و گەرم کەینەکەی ئەوانی کامی سادە زیاتر شتیبای شتی خراپی لێکی زۆرتر دەرای هۆڕن ئەبێ بزانینەوە خوان خۆسەی لەو گریانە بوو بێ بە سەرەتانی دەبەرەوە بۆ فاسانی باش کاکتۆر هەرچۆنە لەخوا بزیابێ ئێستا بابەتی شێرپەنجە و سەرەتان ئەوە نییە کە وەک جاران پێوترا نەخۆشیێکی درڕندە و کوشندەوەوانە بەشێکی باش لە نەخۆشەکان سواز بۆخوا چاکە بنەوە بەڵام ئەگەر یەکێک تووشی شێرپەنجەی غودە بوو خاصن ئەگەر لە سەرەتاکانیەوە پێی بزاندرێت چارەسەری ئاسانەیە خوا نەخواست بەرەو حاڵەتی خراپێ بە وڵای هەموو شتێک لە هەموو سەرەتانی لە هەموو شوێنەکە تا زووتر تشخیص بکرێ باشترە مەسەن لە خارج لانی شوێن بۆ نمونە یابانم بینەوە لە یابان سەرەکەی چن سێرڤەیەکەن ئەچێ مەسەن پێشەوە مەسەن ئەم گەڕەکە بڵێن ئەمڕۆ فەحوساتیان بۆکەن ئیتر فەحوساتیان بۆکەن نەخۆشیش نەبیت بەس بۆی بزانین چێ بۆی زوو شتەکە بدۆزنەوە زووتر تا زووتر دۆزێتەوە باشترە لەبەرەوە پێویستە ئەوانی کە غودەیان هەیە زیاتر مراجعی دکتۆر بکەن مەسەن سۆنەر بە سۆنەری بۆ بکرێت فەحسەکانی بۆ بکرێت چونکە تا زووتر ئەو شتە بدۆزیتەوە نتیجەکەی باشترە جارێ فاسی دکتۆر فاسیەکەسێکە یەک لیفنۆ دوو لیفنۆ لە منطقەیە هەیە یەکسەر بۆ یەکێکە لەوانەیە منە خۆشی خراپ بێت خێراز و فریاکەویت و عیلاجەکەی زۆر عملیاتێکی لایە بێت لەبەرەوە تاوەکو فحوسات و شت زووتر بکەی بۆ نەخۆشانەی کەوا غودەیان هەیە جارێ غودەش نەبقەیچەکە هەر جارێ سەردانی دکتۆرە بکەیت بزانانی ئایا غودە تەیانیتە باش ئێستا ئەگەر بینەرێک هاوڵاتیەک گوێی لە ئەم بەرنامەی ئێمە بە بینەری ئەم بەرنامەی ئێمە بێ حەسکە بزانێ ئایا غودەی هەیەیەتی سەرەتا بچێتە لای ینی پزیشکمان زۆرە ناونیشانیان زۆرە بچێتە لای چ جۆرە پزیشکێک و چ جۆرە فەحسێ بکە ئەوەی کەوا وتمانێمە ئیشی غودە دائیمە ئیشی یەک دکتۆرنێ ئیشی دکتۆری باڵتنی و دکتۆری جەراحە بەڵێ هەرچیان بێکەوە بەڵام ئەگەر هاتوو مثلا مراجعی کرد من نەڵێم بۆ بڵم بخۆم باتنی بڵم وڵا لەبەرەوە باتنی خۆی زیاتر باتنیەکە بیدایەت تۆ نەخۆشەکان وەرەگری چکە عملیات ناکەیت زۆربەی نەخۆشەکان لەوانەیە عملیاتیان نەوێت لەبەرەوە نەخۆشە ئەگەر هات و مراجع یاخود زۆر جار هەیە غودەکە ڕەفیقی پێڵێ برادەرێک لەگەڵ یاتی وڵا تۆ غودەت هەیە ئەوە لەوانەیە بەوەش تەشخیص کرێ بەڵام ئەگەر بچێت بەلای دکتۆرشی باڵتنی فەحسێکی بکە بزانێ غودەشتی چۆنە یەکەم جار بەدەست فەحسێکە بزانێ هەیەتی دوای فحوسات ئەگەر پێویستکەم سمبۆلی منە و فحوساتانی کە وتم لە خوێن ناکرێت TSH و T3T4 و یا سۆنەرێکی غودە سۆنەی غودەش مهمە یعنی من دوای باسم نەکرد سۆنەی غودەش مهمە بۆی بزانێ ئەو غودەیە چۆن نیە جاری وایە غودەیە تێکشکاوە ناو پشکۆلە چکە زۆربەی ئافرەتی ئێمە ئایۆدینی کەمە ئایۆدین لە وڵاتی ئێمە لە کوردستان کەمە بۆی کەوا بەهۆی باران وشتەوە ئەو ئایۆدینە لە عەرزدا نامێنێت زۆربەی میوەشتەکان وشتانە زیاتر ئایۆدینی تیانێ ماسیەکان کە لە ناو ئێرە بەحری ئێرەیە ئەمانە زۆربەی ئایۆدینی کەمە لەبەرەوە معڕەزی تووشی ئەو غودەی بین کە پێم وتیت پێوتێت سیمپل گۆیتەر لەبەرەوە ئەگەر بتوانێت وەکو وتم فاسێکی سۆنەری بۆ بکرێ بزانێ ئایا غودەیە تێکشکا تێک نەشکاوە ئایا غودەکە وەکو خۆیەتی و ئەو هۆرماناش بە فاسەکەی بزانی چۆنە دوو فاسە تقریبا فاسەکان بە شێوازێکی گشتی ئێستا خەڵک سەد بیری لای ئەوەیە تێچووی زۆرەیە کەمە بەعام تێچوون نەخێرنا مەسەن تۆ گەر وەرگیری غودەکان ئێستا لای خۆمان زۆر هەرزانە ینی من وەکو بزانم مەسەن ئەو سێ فەحسەکە بکەی لەوە چێ 15-20 تێ بچێت سۆنەرەکەش ئەو پەڕێ وەکوتم هەر 15-20 پێی دکتۆرەکەیە ئەوە نەیتێت ینی بەس بۆ فەحسەکە بڵێنەوە ڕاست باشە دکتۆر چ شتێکی دەرەکی کاریگەری هەیە لەسەر نەخۆشی غودە خواردن شێوازی خواردن و ژیانکردنی وەرزشکردن کاریگەری هەیە لەسەرەوەی کە کەسێک تووشی نەخۆشی غودە ببێت وەڵای غودە خۆی وەکوتم چونکە هۆرمۆنەکە دروستبوونی پێویستی بە ئایۆدینە زیاتر لەگەڵ نەقسی ئایۆدین دروست دەبێت نەقسی ئایۆدینیش زیاتر لە چیە هەیە مەسەلە لەو خواردانەی کە خۆی مەسە ماسیە لای ئێمە وەکوتم ئایۆدینی تیانە مثلا إلا تؤبد للدلو مثلا خير بكاربيني يا ما سكاني لا يجنوب وما نكين أو أنا
ئەگەر ڕاست بن ئەوانە ئایۆدینی تیا ئیسفادەی لێ یەکەین بەحری سوێر بەڵێ ئەوانە سوێت ئیسفادەی لێ یەکەین مەسەلەن جاری وایە تۆ مەسەلەن ئایۆدین ئەوانەی کە نەقسی غودانێ زۆر جار هەیە هەنێک بەناو خەڵکە هەیە مەسەلەن بۆ نمونەوەکو کەلەرم قەڕنابیت ئەمانەی کە ئەو شکڵانەیان هەیە ئەمانە زیاتر ئەبنە هۆی ئەوەی کەوا ئایۆدین نەچێتە ناو دروست ببێت لە هۆرمۆن لەبەرەوە ئەوانەی کە زۆربەی ئەوانە ئەخۆن نقصی هۆرمۆنیان هەیە یعنی محاولە بکرێت ئەو خواردانە تۆزێک کەم کرێتەوە بۆوانەی کە نقصی خوددایان هەیە بەڵام وەکو بڵێ قسەژەکە وەکو بەس وەرزش بڕوان ناکەم علاقەی هەبێ بەوەی کە تۆ قەڵەوی زەعیفی بیت ئەوە بڕوان ناکەم علاقەی بەسەر خوددەوە هەبێ بە شێوەیەک باشە دەکرێت کەسێک کە نقصی ئایۆدینی هەبێت بە شێوەزێکی دەرەکی لە ڕێگەی حەوی دەرمانەوە ئایۆدین دەست بخات بەڵێ بکوتم یعنی تۆ بە شێوەی خوێ هەیە خوێتیگەی بە شێوەی دەرمانی شێکەوە بە شێوەیەکو ڤیتامینێک هەبێت چکە بەڵێ بەڵێ تیاتی بەڵێ لە زۆربەی ڤیتامینەکان کە سەرەکی تیاتی لەگەڵ تیاتی بەڵام بە شێوەی حەبی ئایۆدای تێکارەویش هەر ئایۆدینە ئەتوانی بەکاری بێنیت یعنی مشکلێن بەڵام بەڕێی من باشترین شدەوەی کە ئەو خوێی کە لە ماڵەوە هەیە بەکاری هێن خوێی ئایۆدین ئەو ئایۆدین نە لەگەڵ NaClەکە تێکەڵ کرێت چکە تامی نییە تامی زۆر نییە وەکو سوێری ئەتیادی سەرەکی خەڵک کە ئیخوات تامی نییە زۆر تریپی وەکات لەبەرم حاولە ینی کابی قسە ڕاستە کاکتۆر کە ئەوترێ هەندێ خوێ هەیە سوێر نییە بەڵێ یاسای ئایۆدین نەخێت سوێری و جارێکی بە خواردنەکەش هەڕە تامێن نییە ئەڵێ چی پێوە نەکردووە خوێ ئایۆدین جیا لە بازارە هەیە هەیە لە بازار بەڵ ساوەزام تێکەڵیان کردووە زۆر هەیە ئەگەر ڕاست بێت نازام چۆنم بەڵام خۆی هەق ئەو خوێەکەی کڕیت لەگەڵ خوێی NaClەکە تێکەڵ کرد بۆی تامی خوێەکەش بات و زۆریشی پێوە نەکەیت کاکتۆر ئایۆدینەکەمە بەستەوەی کە لە ناو خەڵکا باوە پێوتە یۆد وانە یۆد بەڵێ یۆد باش ئەم ئێستا خوێگێ بە ناوی خوێی هیمالایە باشە لەگەڵ خوێی با بڵین لای خۆمان هەیە مەملەحە هەیە ئەنواع جۆری خوێ هەیە ینی ئەو خەڵکە مەبەستم لە شەریکەکان نییە چه جۆرێکی خوێ بکرێ باشترە بۆ ئەم بابەتە وەکوتمتەوەی کە بازار هەبێت و یۆدی تیا بێ خۆ نووسیبێتی یۆدی تیا هەرەوەی خۆ تۆ شتکای کڕی نازانێ ڕاستیانە بەڵام تۆ عەلەقەڵ ئیمانێ بۆ هەیە کە یۆدی تایە ئەگەر ئەوە بکڕیت وەکوتم لەگەڵ ئەگەر خۆیان تێکەڵیان کردی بێ لەگەڵ NaClەکە ئەو شتێکی باشە پێویست بە هیچ ناکاتێکی بەڵام ئەگەر ئەوە نەبووە توانی لەگەڵ خۆی کە خۆ دەیکڕ و یۆدی تیانێت تێکەڵی کەیت و ئەتیادی لە ماڵەوە بەکاری بێنیت تێگە چۆن دەبەرەوە ئەوە محاولە بکرێت ئەوە بەکاربێنێت لەگەڵ خواردن شتا بێنە سەر خواردنە سروشتیەکانێنی ئەگەر چارەسەری بە سروشتی بێ ئەو خواردانە کامانن کە یارمەتی ئەو ڕژێنە ئەدات چالاک بێت و تووشی تەمەڵی نەبێت و گرفتی تەندروستی بۆ دروست نەکات ئەو خواردنەکە خوێدیشی تایە خەزت دەوە بەسە بۆ نوێ ماسی تایەتی هین ماسی بەڵکەوت ماسی زۆری تایە خاصە ماسی جنوب هی خۆماننا باش نەبێ بە دیعاش بۆ ماسی جنوب باش نەنێتەوە بەهۆی ئاوەکەی سوێرە دووەم شت ئەو مریشک هێلکە هەچی ئەوانەی کەوا شیری تیا شیرەمەنی ئەوانە هەمووی پەنیر و شیرانە هەمووی یۆدی تایە خۆی ئینسان ئەم یۆدەی کە بەکارێنێ ڕۆژانە لە 120 مایکۆگرامی پێویستە لەو 120 مایکۆگرام لە 180 ئەچێ بۆ دروستبوونی غودەکە بۆیە تۆ پێویستی پێدانی تۆ ڕۆژانە پێویستی بە یۆدە لە 120 مایکۆگرام هەیە بەڵام چەند لە 180 ئەچێ بۆ چۆ ئەچێ بۆ غودە دروستبوونی هۆرمۆنەکان ئێکە یۆدن نەبوو تەبەن وەکوتم یۆدەکە ئەگەر زانیت ئەو خواردانە نەخوارد ناچارە بیت لە خوێکە وەریگریت وەکوت بۆ خواردن وەکو مریشکم وتو مەسەن ماسیە مەسەن شیرەمەنەکانە ئەمانە هەمووی تایەتی لەبەرەوە محاولە بکرێت ئەمانە زیاتر بخورێت پێچەوانەکەشی ڕاستە ئەوانەی غودەی هاریانێ نابێ ئەمانە بخۆن بەڵێ تەچی دێوانە کەمکەنەوە و حەبەکە خۆی حەب مهمە بەکارهێنانی غودەی سام ئەگەری و حەب بۆ بەکارهێنەکە حەب نەبوو مەسەن عەمەلیاتێکرا یان مەسەن ئایۆدینی باشە لە چ کاتێکدا پێویست دەکرێت غودە عملیات بکرێت بەڵێ خۆی بەڵێ لە کاتێکامێن ئەم غۆدانە مەسەن ئێمە لە خوارد ساڵەوە دایمە محاولە ئەکەین بە عیلاج بۆ ماوەی 2 ساڵ عیلاجی بینێ علاجی دیار ڕکوپێک حەبی کاربمازۆڵە یاخود هینە تایۆراسیلە ئەمانەی ئەیتێ و نەخۆشەکە وردە و غودەیەکەمە بێتەوە کاریگەری نەبێت و لەوە چه پاش 2 ساڵی تر کۆنتڕۆل بێت و نەجاتی بێت لە غودەیە جاری وایە ئەو غودەیە هەر لە عمری 40 ساڵی کەمتر ئەو غودەیە کۆنتڕۆل نابێت یا زوو غودەکەی بۆ ئەگەڕێتەوە ڕێکێرێنتە سەیرەکەی پێویست بەوەکە عملیاتی بکە عملیاتیەکەیت لە جاری وایە غودەی پیر عمری لە 30 ساڵ بەرەوژوو 50 60 70 اشتباهی شتی کەیلیەکەی لەوانەیە ناچارە بیت یا سەحبی لەکەیت سەحب بە دەرزی یا لەوانەیە ئەو غودەی بۆ لابەریت ئەوە بۆ عملیات زۆر باشە کەسێک کە عملیاتی غودەی کرد بێت غودەکەتان بۆ لابەرز بێت دووبارە ئەگەری ئەوەی هەیە کە غودەکەی هەڵبداتەوە بە تەئکیدی چەند شتێک هەیە ڕۆ
ئەو ماکانی کە لە دوای غودە ڕایە مەسەن چ لەوانە گەڕان هەڵ گەڕانەوە پێویستە جارێکە بۆی گەڕێتەوە ئەوسا ناچارە بێت ئەیکی بە سەر ئیشعاع ئەو ئایودین ئیشعاعەکەی تێ جاری وایە تووشی کەمبوونی کالسیۆم لەبێ کالسیۆم لە لەشە بەهۆی ئەوەی چکە لە پشت غودەوە غودەی 4 غودەی پشکۆلەی کەمانە کە بێتە پاراثایرۆید ئیشیان ڕێخستنی کالسیۆمە لە خوێنە ئەمانە ئەگەر هاتوو لا بران جۆزار لە کاتی عملیاتە لا ئەبرێن کە لا ئەبرێن سەرەکەی ئەو نەخۆشە تووشی کەمی کالسیۆم نەخسی کالسیۆم بێت سێم شت لەوانەیە دوای عملیاتی غودە تووشی نەخسی غودە تووشی هایپۆ بێ تووشی خمولی غودەی دەرەکە چوە دەرێ کردووە زۆر خۆی چەند پارچەیەکی پشکۆلی تیا هێڵنەوە بۆی ئیشکە بەڵام جاری وایە لەوانەیە تووشی این بێت کەمبوونی خمولی غودەی دەرەقی بێ جاری وایە دەمارێکمان هەیە نێروی پێڵن دەمار خەڵک بە کوردی خۆڵ دەمار لە منطقەیە کەوا جاری وایە دەنگە کە دەنگە سێگەی نەخۆشەکە بۆ ماوەیە کە دوای عملیات ئەگەر نەبڕابێ بە تەواوەتی ئەزیێتی هرابێت ئەوە دەنگی ئەنووسێت ئەوانی زۆر عملیاتی بۆداگەن سێرەکەیت بۆ ماوەیەک دەنگیان ئینە بێ دەگۆڕێت جاری وایە ئەگەر خوا نەخوازەوە دەمارە بڕات دەنگی دەرناچێت دوایی کانی ئەو مشاکلانە هەیە دوای عملیات دەبێ ئەگەر ئینسانەکەی لەوانەش بێ بڵێن کەواتە من پرسیارێک بکەم نەخۆشی غودە ئەبێتە هۆی دروستبوونی نەخۆشی تر لە کەسەکەیە کاریگەری خراپی هەیە بۆ سەرجەستی کەسەکە وەکو وتمان ئەزانین چۆنە مادەم کاریگەری هەیە لەسەر هەموو کۆندامەکان بە تەجدید بۆ نمونە لەسەر دڵ من لە ماوەی نەخۆشەکەات بۆلام کابرایەک بۆ عمری 46 ساڵ بوو عەزی دڵی توش بوو دڵی پەلەپەلێک و نەبزەکەی ناڕێک بوو فاسمە بکە غودەی سام دەرچوو علاجمانە سە وەزعی زۆر باشە هاتوو ژینە کەواتە کارەکە سەر دڵ لەوان توش عەزی دڵ بکە وەکوتم لەوانەیە مەشاکیلی مەعیدە و ڕیخۆڵە و شتانە دروستکات لەوانە مەسە مەشاکیلی نەخۆشی کۆندامی زاوزێ دروستکات ڕاست لەبەر ینی علاقی بەسەروانەیە بۆ وەکو بڵێ ماکە بێن ماچێکینە بەڵام ئەگەر گەورە بێت زۆر گەورە بێت یا لەوانەیە وەکوتم بچێتە ناو سنگەوە ئەوان شتە تەسیرەکات سەر خۆدانی خواردن تەسیرەکات سەر تەنگە نەفەسی ئەمانە دروستەکات کاکتۆر لە ئەوڵۆ قسێکت کرد حەزەکەم لەسەرەوە پرسیارە بکەم هەچەند ڕاستەخۆ پێویستی نییە بە تەوری بە بەرنامەکەشەوە فرمود ئەو نەخۆشیانەی پەیوەندی بە هۆرمۆنەوە هەیە زیاتر ئافرەتان توش هۆی چییە بۆ ینی زیاتر ئافرەت تووشی و جۆرە نەخۆشیان نابێ پیاوان توش نابن من بۆ ناتوانم بڵم چی بەس زۆربەی هۆرمۆنەکان کە ئەبینی سەرەکەی غودەکان ئاوا دەرچوێتە نازانم سەبەکەی چی لەوانەیە سەبەبێکی هۆرمۆنیش بێت هەر خۆی دایمە غودەش حەجمەکەی 12 بۆ 20 گرامە بێ بەڵام چییە لە ئافرەتە پشکۆلەترە لە پیاوە گەورەترە ئەوە چکە مەسن جوڵەی پیاولەوە چێ زۆرتر بێ لە ئافرەت لەو شتانە بۆ ڕاست زۆر باشە دکتۆر ئەگەر هاوکارم پرسیاری نەما بە من پرسیار جگەر لە عملیات یاخود نەشتەرگەری و دەرمان بەکارهێنانی دەرام هیچ ڕێگایەکی سروشتی هەیە بۆ ئەوەی کەسێک تووشی نەخۆشی غودە بێت و غودەکەی نەمێنێت وڵی وەکوتم هەموو شتەکان ئەبێ عیلاج هەبێت مەسەن حەبایە عملیاتە یا زۆر جارێ ئایۆدینی موشعەیە تێکەوە ئەگەر هاتوو کابرا مەسەن عملیاتیشی کردبوو جارێکە بۆی گەڕایەوە یعنی ناجەب یا نەخۆشەکە مەسەن نەخۆشێکی دڵی هەیە نەخۆشیێکی هینێ ناتوانانی عملیاتیکەی و ناشتوانی دەرمانەکانی بێتە ئەوەش ئەتوانی ئەو بکەی بەڵام وەکو شتێکی تەبیعی بەستە ناغ ودەی بڵێن ئەوەی کە تەبیعیە نێڵی گەورەتر بێت و لەگەڵ ئەوەشا کە بڵێن هیچ مشکلێکی نەبێت بڕوانەکە پشتی سروشتی کاریگەری بێ ئیلا مەکوتم بەس نەقسی ئایۆدینەکە مهمە تو ئایۆدینەکە مەزبوط بێ بۆی تووشی ئەو مشاکلانی غودە نەبێت هۆرمۆنەکان زیاتر زۆر بەڕێز دکتۆر نزار محەیدین ئەحمەد پسپۆڕی نەخۆشیەکانی هەنا و غودە سوپاس بووی کە لەم تەوەرا لەگەڵمان میوان بوویت دەست خۆش